لەسەر ئەم بابەتە و ڕەنگە بابەتی تریش قسەی زیاتری لەسەر بکەن میوانەکەشمان زۆر بەڕێز کاکە حەمەی حاجی مەحموود پێشمەرگە و سیاسەتمەدار ڕاستەوخۆ لە گوڵەخانەوە لەگەڵماندایە. کاکە حەمە وەکو خۆت پێت خۆشە هەروە ناوت بەرین جەنابەت پێشمەرگە و سیاسەتمەدار. شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. بابینە سەر دەستور، بەڵام من لە هەواڵەکەی دوێنێ چوارچەوەی هەماهەنگیەوە دەست پێ دەکەم. چوارچەوەی هەماهەنگی دوێنێ ڕایەنگەیان ئەوان دەڵێن حکوومەت پێک دەهێنن و بە هیچ جۆرێک هیچ بەڵێنێکیش بە کورد نادەن. ئەمڕۆژ مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ شاندێکی یاوەری شاندێکی باڵای حکوومەت سەردانی بەغدایان کردو لەگەڵ هەموو لایەنەکان لایەنی پەیوەندیداری حکومی کۆبوونەتەوە. پێت وایە عێراق بە پێی دەستور ئامادەیە چارەسەری کێشەکانی لەگەڵ هەرێمی کوردستان بکات؟ زۆر سپاس کاک حاکم. بەڵێ سپاس دەکەم. من پێشمەرگەم بە سیاسەتمەدار نیم جارێ. لە ڕاستیە ئەوەی جەنابەت باست کرد پێشتر و ئێستاش و داهاتوویش چارەسەری کێشە ئێمە کێشەمان نییە لەگەڵ بەغدا، ئێمە قەزێمان هەیە. قەزەیە کورد قەزێ هەیە لەگەڵ عێراقدا، عێراق کێشەی هەیە لەگەڵ کووردا و من پێم وایە ئەوان ئامادە نین کێشەکان لەگەڵ کورد چارەسەر بکەن بە پێی دەستور، چونکە ئەوان تا ئێستا خاڵێکی دەستوریان جێبەجێ نەکردووە. تەنانەت لە دوێنێ و پێرە گوێم لێ بوو ئیتار لەژنەیەکیان داناوە ڕئیسی وزەرا دیاری بکات. ئەوە خۆی بۆ خۆی پێشێلکردنی دەستورە، چونکە دەستور بە پێی قەراری دەستور و قانونەکان ئەبێت ڕئیسی وزەرا گەورەترین کتلە پێشکەشی بکات، نەک لەژنەیەکی بۆ دانێن. ئەو لەژنەیە کە ئێستا بەڕێز حەمادی هوماد و پێم وایە ئەو بەهینەتی شێخ عوماد مەسئولەتی هەر شێخ عوماد مەسئولی دەستوری عێراقیش بوو کاتی خۆی کە دامەزرا. بۆیە من پێم وایە ئەوان هیچ خاڵێکی دەستوریان جێبەجێ نەکردووە و لە هیچ خاڵێک هەمووی خۆیان لێلاداوە و ئەو دەستورەش ڕەنگە لێی پەشیمانن، چونکە دەستور باسی ئەوە کات کە عێراق سێ هەرێم دروست کرێ، هەرێمێک بۆ شیعە لە خواروی عێراق و هەرێمێک بۆ سونە لە وەسەد و هەرێمێکی کوردستانیش هەیە بەغداد مشتەرەک بن. ئەوە خاڵێکی تر کە زۆر گرنگە هی دەستور جێبەجێ نەکراوە ئەنجومەنی فیدرالیە. ئەنجومەنی فیدرالیە کە لەو خاڵانەکە پێویست بوو جێبەجێ بکرێت جێبەجێ نەکراوە. بۆیە من پێم وایە هیچ شتێک چارەسەر ناکرێت لەگەڵ بەغدا، تەنها ڕێگەیەک دابەشبوونی عێراقا یا کۆنفیدرالی و یا سێ هەرێم بەغدا بە مشتەرەکی. جگەل لەوانە ناتوانێت هەرە بێ بەم شێوەیە کە ئێستا لە 50 ساڵی ڕابردووە چۆن شەڕ و کێشە بووە، لە 100 ساڵی ڕابردووە یا لە دروستبوونی عێراقەوە لە 2021ەوە 102 ساڵە تا ئێستا هەرە بێ کێشە و مەشاکیل و ئەوانە بێت. لەبەرەوە هەر لە پێکاتەکانی عێراقیە لەسەر حکوم چ پێشتر سونات دەستی بەسەر هەموو عێراقا گرت بوو و ئێستا شیعە ئەوێت هەموو عێراقی ئەو بێت. واتە کە تۆ کاتێک لە دەبەسرەوە داوای پێنجێن و ئەوە زاخۆت لێەکە، داوای تەوێڵەت لێەکە، ئەو کاتە لە کاتێککە تۆش بە چاوەڕێیت لە بەسرن لە بەدەوتی بەسرە ئیستیفادە بکەی، ئەمە باوەڕ ناکەم بگەنە نەتیجە. بەڵام ئەگە سێ هەرێم بێت 100% ئەو هەرێمە بۆ پێکاتەیە بەغداش مشتەرەک بێ، ڕەنگە تەنها چارێک باشە. کاکە حەمە ئەوەی کە جەنابەت وتت لە مێژوو زۆر ڕاستە لە 100 ساڵی ڕابردووە، بەڵام ئەمڕۆ جارێکی کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانی بە پاکێجێکەوە دەچێتە بەغدا، دەستی هاوکاری، دەستی دۆستایەتی و دەستی چارەسەری بۆ عێراق درێژ کردووە، دەڵێ بەپێی ئەو دەستورەی کە هەموو دەنگی بۆ درا بەپێی ئەم دەستورە ئەبێ ڕەفتار لەگەڵ هەرێمی کوردستانە بکرێ وەکو قەبارەیەکی سەربەخۆ. بەڵام پرسیارەکەی من ئەوەیە کە ئەمە هەم ئەمریکایەکان باس لەمە دەکەن، هەم وڵاتانی ئەوروپی باس لەمە دەکەن کە بەپێی دەستور دەبێ پارێزگاری لە هەرێمی کوردستان بکرێت. پێت وایە ینی دەسەڵاتدارانی عێراق جۆ لە هیچ لایەک ناگرن و بۆ ئەم جارەش ڕەنگە بە هیچ جۆرێک نەچنە ژێرباری جێبەجێکردنی دەستورەوە؟ ئەگەر جەنابتان لەبیرتان بێ کاک حاکم ڕئیسی حکوومەت
سێ4 ڕۆژ بوو 4 ڕۆژ بۆ حکوومەتەکەی تشکیل کرد بوو چوە بەغدا ئەنی ئەوە ئەگەر نێتی ئەوە نەبوو بێ بۆ ڕێکەوتن دوای 4 ڕۆژ هیچ سەردانی هیچ جێگەیەکی کوردستانیشی نەکرد و هیچ وڵاتێکی نەکرد ڕاستەخۆ بۆ بەغدا ڕۆیشت و ئەم جارش کە ڕۆیشتەوە بەغدا باشم پێم باش بووە گرنگە هیچ نەبێت پیان ئەڵێت ئێمە مافمان هەیە لە وڵاتە من پێم وایە بە ڕاشکاوی پیان ئەڵێ ئێمە مافمان هەیە لە وڵاتە و مافی خۆشمان دیفاعی لە مافی خۆشمان دەکەین پێم وایە تەنها ئەو دووشەیە گرنگە کە چووەتە بەغدا باقیەکەی تری من پێم وایە هەمووی مستەکنە هەمووی چارەسەر نییە هەمووی کەمکردنەوەی ڕەنگە کێشەکانی ئەوان بێ لەگەڵ ئێمەدا بۆیە من پێم وایە ئەگەر باسی دەستور بکەین باسی وعد و عەد بکەین لە عەسبەل ئومەشە ئەڵێ ئەگەر کورد چارەسەری کێشەکانی نەکرا کە ئەو کاتە ئومەی متحیدەش نەبووە ئەبێ کورد مافی خۆیەتی جیا بێتەوە دەوڵەتی هەبێ بۆ خۆی لە دەستوری موقەتی عراقی ساڵی 59 ئەڵێ عەرەب و کورد شەریکن لە عێراقدا بەڵام ئایا هیچیان جێبەجێ کرد نەک جێبەجێیان نەکرد کوردیان قڕان کرد ئەنفالیان کرد کیمیاویان کرد و ئەوەی لە دەستیان هات بەرامبەر بە کورد کردیان وێرانیان کرد تەقاندیانەوە وڵاتەکەمان لە سووتاندیان لەسەر جۆغرافیا سڕینیانەوە ئەوەی پیان کرا کردیان ئەوەی نەکرا پیان نەکرا من پێم وایە ئێساش هەمان نێتە هەمان برا عەرەبەکانی ئەو کاتەن هەمان ئەمان ڕەنگە ئەمان بە تموحێکی زیاترەوە ئەمان بە فکرێکی بەهێزترەوە ئەمان بە شێوەیە لە شێوەکانی ترەوە ئەمان هاتوون و ئەوە بەرنامەکانیان دانێن ئێستا ئەوان نەک لە دەستوری عراقی جێبەجێ ناکەن ئەوان پێشێلی دەستوری عراقیان کردووە مەسەلە تۆ لە ئەوەتانێ خۆ دەزانین مانی ئەوەی لەسەر نەوتە غازە جارێ مەسەلەی نەوت و غاز من پێم وایە ئەو دادگایی کە ناوێن ناوە دادگای فیدراڵی نەفیدراڵیە و ئێمە پێویستمان بە دادگای دەستوری هەیە لە عێراقا دادگای دەستوریمان نیە ئێمە لە عێراقدا ئێمە پێویستمان بەوە هەیە چارەسەری کێشەکان بکرێن نەک دادگایەک لە دەستی حەزب بێچی پێ بڵێ ئەو وا بکات خەریک بوو لەو ڕۆژانەدا تەداخلی لە کێشەی زەواجی جەکرد لە کوردستاندا یعنی هیچ شتێک نەماوە تەداخلی تێدا نەکا کە ئیشی ئەوان نییە لە ڕاستیدا زۆر باش من پێم وایە ئێستا چوونی بەڕێز سەرۆکی حکوومەت بۆ بەغدا کارێکی باشە نێت پیشاندانە بەرامبەر بە عێراقیەکان بەرامبەر بە بەغدا بەڵام من پێم وانییە بەغدا هیچ هەنگاوێک بنێت بۆ چارەسەر چونکە ئێستا حکوومەتی عراقی حکوومەتی کاربڕێکەرە کازمی چاوەڕێ بێتەوە بە ڕئیسی وزەرا ئەوە هەمووی ڕەنگە ئەو نەرمی وشتانە بۆەوە پیشان بدەن ئێستا ببێتەوە بە ڕئیسی وزەرا مەسەلا کێشەکانی تریان هەیە لە هەموو لایەکەوە لەبەرەوە پێم وایە ینی تۆ ئەمڕۆ وڵاتێکە باسی 40 ملیۆن و نازانم لەو بابەتەوە ئەنواعی قسەی گەورە ئەکەن لە بەغا وەزیری دیفاعداماوانە زۆر زەلیلانە لە بەرچاوی پەرلەمان لە بەرچاوی پەرلەمان ئەڵێ ئێمە هێزمان نییە دیفاع لە وڵاتەکەین ئەوە پرسیارەکەی من بوو کاکە کەسی عەقلی هەبێت لە بەرچاوی دنیا ئەوڵێت باش کاکە هەمە ئەوە بەشێک بوو لە پرسیارەکەی من ئەمە وەکو دوا پرسیاری لە جەنابتان پاشەوەی کە تورکیا بردومانی کرد و بەشێکی زاخۆی بردومان کرد و کۆمەڵێک هاوینە هەوارێک لەوێ کۆمەڵێک هاوڵاتی عێراقی شەید و بریندار بوون ئەو جا تەواوی دامون دەستگاکانی عێراق بەسەر کۆمار و سەرۆکی وەزیران و پەرلەمان ئەوانەوە حتا تەنانەت سەرۆک عەشیرەتەکانیش هاتنە دەنگ ئەی باشە خوێنی کوردەوە چەندین ساڵە تورکیا قەسفی ناوچە کوردیەکانەکە و هاوڵاتی کورد دەکوژرێ ئێران موشەکی بە هەولێرەوە حەشدی شعبی بەردەوام بردومانیان کردووە بەڵام بۆچی لەسەر ئەمانە نەهاتنە دەنگ ئێستا تەنها لەسەر خوێنی عەرەب هاتنە دەنگ من پرسیارەکەم بە دوو بەش ئەگەر بە کورتیش وەڵام دەیت و من سوپاست دەکەم یەکەم ئایا عێراق توانای هەیە بەرپەرچی تورکیا بداتەوە دووهەم بۆچی ئەم جیاوازیە لەسەر تورکیا هاتۆتە دەنگ بەڵام لەسەر ئەو هەموو پێشێلکاریانەی ئێران نایەتە دەنگ هۆکاری ئەمە چییە؟ من پێم وایە خاڵی یەکەمی مەسلەی عێراق و مەسلەی هاتنە دەنگ و هاتنە جواب ئێمە ئەوە 30 ساڵە لەو ناوچەی لە کوردستان دێهات چۆڵەکرێت خەڵکی کوردە کوژرێت ژن و مناڵ ئاوارە ئەبێت خەڵک تیا ئەچێت لە ڕاستیە نە حکوومەتی عێراقی هاتە جواب بەڵکو پێشی خۆش بووە
و نە حکوومەتی هەرێمی کوردستان مەسئولینی کوردستان جارێک چوونە تەعزیە ئەو شەیدانەی کوردستان بەڵام بۆ ئێمە ئەم بۆ چوار برای عەرەبمان من پێم ناخۆشە هەموو ئینسانێک لە دنیادا هەر دین و ڕەنگ و ڕوویەک بێت هەر مەسەبێکە بێ پێم ناخۆشە هەر کەسێک بێتە قوربانی یاخود بکوژرێ یاتیا بشێت لە هەر حاڵەتێکە هەر کەس بێت بەڵام لە ڕاستیە ئایا خوێنی کورد هەرزانترە لە خوێنی سێوچوار برای عەرەب کە لە ئەو هەموو شین و واوەی لایە بۆ کرا ئەو هەموو پەرلەمانی بۆ کۆبووەوە بۆ هەروەها مەسئولینی هەرێمی کوردستانی ئەوەی لە دەستیان ها شینیان بۆ کرد تەعزیەیان کرد لە هەموو شوێنەکان باشە ئەین بۆ نەچوونە تەعزیەی ئەوانەی خۆمان ئەوانەی کورد ئەوە 30 ساڵە ئەکوژرێن و باغا سووتێ و دێهات 400 گوند وێران کراوە و ماڵ وێران کراوە و دنیاتیا ئەمووی تیاچووە باشە بۆ نەچوونە تەعزیەی ئەوان بۆ نەڕۆشتن بۆ سەردانی ئەوان بۆ دڵخۆشی ئەوانیان نەداوە بۆ نەچوونە گوندەکان باشە ئەمە بۆ هۆکەی چییە بەسەلا بۆ چوار کەس بەسەلا ئەو هەموو باوار و پەرلەمان کۆ بێتەوە بەڵام ئەبێت لەوەی تێک بین کاک حاکم ئەوەی کە لە بەغدا ئەکرێت و ئەگوزارێت ئەوە حکوومەتە بێدەسڵاتەکەی بەغدا نییە ئەوە مەسئولە بە دوای پارەگەڕان و بە دوای گەشت و گوزارەکانی بەغدا نییە ئەوە خەڵکی سەرجادەیە هاتووەتە سەرجادە و قوبوڵی ناکە کە تەعدای لێ بکرێ قوبوڵی ناکە کە عێراق تەسلیم بێت ئەوان بەڵام مەسئولەکەت بینی وەزیری دیفاعی عێراقی زەلیلانە داماوانە ڕووهەڵماڵاوانە لە بەرچاوی هەموو ئەعلامەڵێ ئێمە هێزمانیە باشە ئەگەر هێزیشی نەبێ ئەبێ لە بەردەمی پەرلەمانە بڵێ ئێمە هێزمانیە بچین دیفاع بکەین لە وڵاتی خۆمان من پێم وانە نەخێر عێراق هیچ شتێکی پێ ناکرێ عێراق مخابراتی دەوڵەتان بەڕێوە بە و عێراق هیچ چارەسەرێکی پێ نییە و هیچ قەرارێکیشی پێ نییە و شەڕی هیچ کەسیشی پێ ناکرێت عێراقێکی زەلیل و داماوی پارچە پارچەکراوی ئێستا تەنها لە دوای بیرەنەوتەکان باشە لەو ڕۆژانەدا خوارەوانە بوون هەڕەشەی هێزیانەکرد لە هەرێمی کوردستان دەست بەسەر بیرەنەوتەکانە بگەرن بۆ لە بەرامبەری تورکیادا ئەوەنە زەلیل و داماون بەڵێ زۆر سپاس بەڕێز کاکە حەمەی حاجی مەحموود تەنها دەڵێم پێشمەرگە گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتە ژووری هەواڵ لە گوڵەخانەوە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ ئێوە شەوتان باش. سپاس بەجەنەویشت.